وڵاتیا باشوور بێ دڵچی بێ هەروە بێ گەر خۆشەویستی هەبوو کواسنوور دیارە بێ کواسنوور دیارە بێ ئەرە هەوراوە فەرقی نییە ئەمدی ئەو دیوی نییە هەردوو بۆ چۆنی باشی خاستنی وەشە نییە خاستنی وەشە نییە ئەرە ئەگەر پرسیان کوردستانە چەند بەشە ئەرە ئەگەر پرسیان کوردستانە چەند بەشە هەرمێژە چوار بەشە توخوا بێژە یەک بەشە توخوا بێژە یەک بەشە ئەرە هەوراوە فەرقی نییە ئەمدی ئەو دیوی نییە هەردوو بۆ چۆنی باشی خاستنی وەشە نییە خاستنی وەشە نییە روشەلاتی سلێمانی و دووکان ئەڤین دێمەکۆم کرد بە هەست و دلەکە جان بە هەست و دلەکە جان ئەی کوردستان فەرقی نییە ئەمدی ئەو دیوی نییە هەموومان کوردستانین هیچ سنوور بوونی نییە هیچ سنوور بوونی نییە کرماشانی خانقینی اوشم دوست دیرم گش وقتی تو گیانکم عزیزای دهیرم اره لحولی ریش بید عزیز توی هر لبیرم حول شهری دلگیره هورا فرقی نیه ئەمدی ئەو دیوی نییە هەردوو بۆ چۆنی باشی خاستنی وەشە نییە خاستنی وەشە نییە بە تەڵاقی باران بەگ گوێزەکەی حەلی نییە ئەرە گوێزەکەش حەلی نییە
كردم زمانم كردية من خلقي كردستانم بكلت ورجل برق الجوازة اشتمانم ما في رواي خوما من يسر بست وآزاد بجيم بند كرام ماليان رخانم بلا من هرنا بزيم كردم 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 خلقي كردستان زماني من كردية خدان ولا تقدرين من كل سوري من زندية كردم خلقي كردستان زماني من كردية خدان ولا تقدرين من كل سوري من زندية كردم 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 شاهد روزگار و میجو چند سالت نکشی دشمن و نیار من زور دخوازم بدست بجین شاهد روزگار و میجو چند سالت نکشین دشمن و نیار من زور دخوازم ناوە ئازەکان ئەمە ئاوای کوردستانە لە چوارێک پێکدێ سوور، سپی، سەوز، کامانای ڕەنگەکان ئەمانن سوور ڕەنگی خوێری شەهیدانە سپی ڕەنگی ئاشتی و پێکەوە ژیانە سەوز ڕەنگی سروشتی کوردستانە زەرد ڕەنگی ڕووناکی خۆرە لە 21 تیشک پێک هاتووە کە 21 سێ کە دەکاتە نەورۆز برقم جوازة اشتمانم ما في روائي خوما منيش سربست وآزاد بجيم بنكرام يا رخانم بلا من هرنا بزين كردم 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 دست پێکی کرد و پارجارە من بەدەست و بەنووسم وانەی کوردی دەنووسم گوێڕایەڵی مامۆستا بۆیە جوانە ڕێنووسم من بە دڵ و بە گیانم خۆشم دەوێ زمانم زمانی من کوردیە من خەڵکی کوردستانم شب شب داي داي اها
سيرة